لەمپەرەکانی بەردەم پەسەندکردنی پرۆژاسای بە پارێزگابوونی هەڵەبجە وەکو خۆیان ماون هەر جارەی بە پاساوێک لەلایەن پێگاتەکانی شیعە و سوننەوە دوا دەخرێت بە جۆرێک کە 4 جارە دەنگدان لەسەری دەخرێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە و پاشان دەنگی لەسەر نادرێت و بڕگەکاڵ دەگیرێت. هاوڵاتیانی هەڵەبجە داوا دەکەن فراکسیۆنە کوردەکان هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ هەڵگرتنی لەمپەرەکانی بەردەمی. ئەو قوربانی هەڵەبجە یاوێتی حکوومەتی هەرێم هەمووی لەسەر هەڵەبجە بند ئەو قوربانی هەڵەبجە یاوێتە وایە حکوومەتی هەرێم بە یەک دانیشتن ئیمزای بکردایەمە وەکو گاڵتەیەکە بە خەڵکی هەڵەبجە ئەم جارەکە ئەو جارەکە هەتا نازانم چوارەم جارە تاکەی بەردەوام بە نیوادارین بە زووترین کات وەڵامی داوابوونی پارێزگابوونمان بکەن. خەڵکی هەڵەبجە پارێزگابوون بە مافێکی شایستەی ناوچەکەیان دەزانن. پاش ئەو هەموو قوربانی شارەکە داوێتی داوا دەکەن خزمەتی زیاتری سنوورەکان بکرێت و پەسەندکردنی پارێزگابوونی لەوە زیاتر دوانەخرێت و کێشەی بۆ دروست نەکرێت. بەڵام کە ئەچێتە سەرەوەی کە بەردێک بخرێتە سەر بەردێک بۆ هەڵەبجە بڕیارێک بدرێت لە بەرژەوەندی هەڵەبجە هەمووی خۆی لێ ئەجزێتەوە و هەمووی پاشەکشێ لێ ئەکاوەریەکە و بە ناوێکە و بە پاساوێکەوە ئەچێ بەلا کە هەمووی یەکدەنگ نییە و هەمووی یەکەڵوێز نییە و پشتیوان نین. ئیتر بێگومان ینی لە جنوب و ناوەڕاستیش لەوانەیە دژایەتی بکرێ بەڵام ئەگەر کورد هەمووی یەکدەنگ بێت و یەکەڵوێز بێ ئەوان هیچیان پێ ناکرێ. من داوا لە هەمویانەکەم داوا لە نوێنەرانی هەم کوردستان هەم بەغاکەم کە بێن بەدەم ئەم کار و هەڵوێستیانەوە کە هەڵوێستیان بووە کە بەرامبەرەوەی کە هەڵەبجە بکرێ بە پارێزگا یعنی هەڵەبجە بکرێ بە پارێزگا یان بکرێ بە پارێزگا بەڵێنێکی ڕازگۆیانەمان بنێ یا ئیتر دەسیمان پێ نەکەن یعنی چەند جارە ئەم دایە بەزێن وەڵا دواخراوە حکوومەتی عێراقی دوایەخە حکوومەتی هەرێم بڵێن کەم تەرخەم بووە. خەڵکی هەڵەبجە هەمیشە چاوەڕوان شارەکان بە فەرمی بێتە 19مین پارێزگای عێراق. ئەو کات هەوڵی زیاتر بدرێت بۆ ئاوەدانی و ئەنجامدانی پرۆژەی زیاتر پێچەوانەی حکوومەتی هەرێم کە زیاتر لە 30 ساڵە خزمەتی پێویستی نەکردووە حکوومەتی عێراق ئاوەڕی جدی لە پارێزگاکە بداتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.